کارگاه لسالی 2010 دستمان به درست کردنی کرد. لکوتا سالی 2010 کوتا کار. بیروکی درست کردنیم کارگاه لوا دستی پیکرد بو اوی سرمایه داران بازرگانان ریگری لوا بکن برهمی دروا هورده هرمی کردستان نکن اما به برهمی خومالی و خدمتی حالاتیانی خومان بکن به شیوه کی تندرست. برهمی اما کوالیتی که با کوالیتی کی برز درست دکریتن. اما همونا اپلیتی کی تیدا بکار ناهینی پلیتی استاندارد تیدا بکار دینین که ل ناخوی کردستان و پلیتانیه اما لدره و با باشترین جوری پلیت هورده کارگاه خومان دکن بو اوی برهمی کی باش درست بکن. برهمنان بطلق استاندارد پیشوان به چند پروسه که وقتا کمال هنگاوی که یک لدو یک هنگاوی کم که بریتل کوالیتی کنترل لب کتا دست به ارک و کارکانی خود کاتک موادی اولی من بودیتن بطلی غازی شکا همو برهمه که پیش سازی کمال یک مواصفات و تایبتمندی خوی هیم لیره دا هل دستن به پشکنینی بونمونه پلیت صمامه بویاغه لحیمه پودری لحیمه پیش اوی بشته بواری تصنیعه و جوری پلیته که او جوره پلیته تایبته لنوی کردستان نیه بویا ناچارین لدر کردستان هورده بکن ببی استاندارد عراقی 1264 دبی نوعیتی پلیته که کوالیته که SG 255 بیت و استوری پلیته که 3 میلیون پوینت دو بیت. لپروسه کی دیگه دا که هنگاوی دو مانه که یکم قناغی لحیم کردن مانه او پروسه به آمری اتوماتیکی سیمی 1.2 زایدن گازی CO2 دکریتن که کریکارکان من حل دستن به شوه که آسایی بطله که آسایی بریتیل 4 پارچه کپی سروا پای دست لگه پای جیروا لگه کپی سروا و کپی جیروا لم پروسه دا کریکارکان من هر دستن استا 4 دستگاه من هیا تایبتن به پیکوال کندن و تلحیم کردنی پای دست به کپی سروا به آمری اتوماتیک دکریتن هر دستگاه من لماوی یک خلک یک دلتوانای ده یک پارچه به کاملی لحیم بکاتن و تا لیره انتاجی اما به شوی که آسای روزانه 8 کارجمریش دکین لکارجمریک دا و تا لروزانه دا هر دستگاه یک لتوانای ده 480 پارچه لحیم بکرید. لو پروسه ده هر دستین به پیکوال کاندنی کپی جیره و به کپی سره و تا لحیم کردنی کمری نوان ام پروسهش به آمری اتوماتیک دکریتن سیمی 32 زایدن پودره کی تایبتیه و که او پودره لگاو سیما کالک دکا دبیتا لحیمه کی آرگونی که برگه فشاری سره و 120 بار زیادتر بگریتن و هر دستگاه یک لما هو یک بلک دار دتوانید ده هیا یک بطلق بالتواوی که مرکی لحیم بکاتن که لیره دا اما 8 دستگاه من هیا به شوی که آسای روزانه 8 کارجمریش دکن که به هر دستگاه یک لتوانید ده روزانه 450 بطلی برهم بینیتن
پیشتر برهمی دروا دهات مثلا لإيران لولاتانی تریج دهات بەڵام دوای ئەوە کە تقریبان دوسێ کارگە لە هەرمی کوردستان دامەزرا خەڵکێکە بە خۆی دید یعنی بە کوالیتیەکی باش ستاندەر دروست دەکرێتن تا ئێستاش مشکلەی بتلی غاز بە دەگمان هەیە ینی هەموو کاتیش ئەو مشکلەی کە هەندێک جار دەبینی بتلی غاز دەتەقێتن مشکل هەموو کات لە بتلی غازەکەدا نیە هەندێک جار دەبینی لە سەمامی غازەکەدا ئەو سەمامی غاز دەرجێکی هەیە ئەو سایلێکە لە دەرەوە دێت دەبینی هەندێک جار هەندێک خاشا کوشتی تێدا دەبێتە هۆی گیرانی دەرزی سەمامەکە ئەو کاتەش دەتوانرێتن بتلی غازەکە بتەقێت یعنی هەموو کات خەتا لە کوالیتی بتلی غازەکەدا نییە. ئێمە ڕۆژانە ساعت هەشتی بەیانی دەست بە کارکردن دەکەین تاکو 5 ئێوارە ڕۆژانە 8 ساعت ئیش دەکەین ساعتێکیش کاتی ئیسراحەتی کرێکارانە ئێمە ماگانە زیاتر لە 800,000 بتلی غاز بەرهەم دێنین چەندین تەلەبیات هەبی دەتوانین ئەوەی بازار پڕ بکەینەوە چەندین تەلەبیاتی لەسەر هەبی. لە دوای تەوابوونی پرۆسەی لەحیمکردن کە شێوەی بتلێکی ئاسایی دەمانداتێ لێرەدا قوناغێکی دیکەمان وەتا قوناغی هێرترتمن وەتا فرن دەبێت بەبێ ستانداردی عراقی 1224 دەبێت هەموو بتلێک بشتێوە ناو کۆرە لە پلەی دەرەجەی 910 بۆ 930 پلەی سلیزی بسووتێتن بۆ ئەوەی پلێتەکە هەم پلێتەکە هەم لەحیمەکە هەر کێشەیەکی هەبێت ئیسراحەتی بدێت بۆ پلێتەکە ببێت بە پلێتێکی پولاین. بتلەکان پڕ دەکرێن لە ئەو زایدەن 35 تا 40 بار هەوا تێدەکرێت بۆ ئەوەی دڵنیا بین لە پلێتەکە و هەم لە لەحیمەکە ئەگەر هاتوو ئەو بارەی کە تێدەکرێت دەکاتە 4 تا 5 ئەوەندە بارەی 4 تا 5 ئەوەندە بارەی کە لە کارگەی غاز ئەو سایلەی کە کارگە غازەکان تێدەکرێت فشاری 35 تا 40 بار تێدەکرێت بۆ ئەوەی دڵنیا بین لە پلێتەکە و لە لەحیمەکە ئەگەر هاتوو لێرەدا هەر کێشەیەک نەبوو لێرەدا بتلەکان ئامادە دەبن بۆ قۆناغێکی تر وەتا قۆناغی سبککردن. کارگەکە ئێمە کارگەیەکی گەورەیە دەتوانم برم لە کوردستان کارگە ئێمە لە هەمان گەورەترە و ئینتاجی لە هەمان زیاترە کارگەکە ئێمە زیاتر لە 80 عامل تێدا کار دەکات ئێمە دەتوانین بەو ڕێگەیەوە بتوانین زەخر لەسەر حکوومەت کەم بکەینەوە بە دروستکردنی ئەو کارگانە ئێستا دەبینین ئەو تەلەبانەی خلاص دەبن بێکارن هەموو چاویان لە دەستی حکوومەتە بتوانن چۆن ئیشێک بۆ خۆیان دروست بکەن نه با حکومت دەستیان لەوان بی بتوان چۆن ئیشێکی جیاواز بکەن کە بەرهەمێک بۆ ناوخۆی کوردستاندا دروست بکەن بۆیە ئەو کارگانە دەبتە مایە ئەوەی کە کار بۆ گەنجان بڕەخسێنێتن و بتوانن ئیش و کاری خۆیان تێدا بکەن بژێ و ژیانی خۆیان تێدا دابین. لە قوناغێکی دیکەماندا لە دوای تەوابوونی قوناغی هایدروتست قوناغی قوملەمە واتە دەستگای شاتە کاری ئەم دەستگایە هەر دەسێت بە قەسفکردنی بوتڵەکان کە پێشترێ لە قوناغی لە هێرترمێن بتلەکەمان ستاند بوو کە بە تەواوی سۆر هەلگەڕا بوو کاری ئەم دەستگا بریتە لە قەسفکردن بە وردەزیخ بە
ساتمه زور بچوکەوە بتلەکان خاوێن دەکرێتەوە دەگەڕێنەوە باری ئاسایی پێشترێ باری ئاسایی خۆی کە ئامادە دەبن بۆ بۆیاخکردن. بتلەکەمان دەچنەوە ئامێری شاتەوە دێنە دەرێ بە خاوێنی کە دەگەڕێنەوە باری ئاسایی خۆی لێرەدا دێن لەو کابینەیدا ئامادە دەبن بۆ بۆیاخکردن جووری بۆیاغەکەشمان حەراریە واتە پودریە کە دەبینن لێرە بتلەکان لەو ئەو کابینەی دەسۆڕێن و سبۆغ دەکرێن. دەبێت ستانداردی عێراقی دەبێت هەموو بتڵێک بەناو بخاری گەرم لە 180 بۆ 220 پلەی سیلیزیدا دەرباز بێت بۆ ئەوەی ببێت بە سبۆخێکی کوتەو. ئێمە دەتوانین ڕێگری لە بەرهەمی دەرەکی بگرین و بازاری ناوخۆ پڕ بکەین ئەوەندەی تەلەبیات هەبی ماگانە 100,000 بدەتانین 150 بدەتانین بە دوو شفت ئیش بکەی و هەندێک کاتیش بە دوو شفت ئیشمان کردیان شەو ڕۆژیمان کردە کە بازار تەلەبیاتی زۆر بووە چکە بتلی غازی خۆمان ئی ناوخۆی کوردستان کوالیتەکە زۆر بەرزترە لەو بتلە غازێکە هاوردە دەکرێتن ئەو بتلە غازێکە هاوردە دەکرێتن زیاتر ئەو بتلە غازانن کە دەتەقێن کە مشکلان هەیە لە ناو ماڵاندا هەندێک جار دەبێتە هۆکاری زیانی هاوڵاتیان. ئێمە لێرە دەستگایەکمان هەیە دەستگای تاقاندن کە لێرەدا بە هەردەستن بە تاقاندنی بتڵەکە بە ئاوزایدان فشاری هەوا بەبێ ستانداردی عێراقی 1934 نابێت لە 120 کەمتر بەرگەی بگرێت پێویستە لە سەرەوەی 120 فشار زیاتر بەرگەی بگرێتن. لێرەدا هەردەچین بە تقریبا نیو بتڵ ئاوتی دەکەین زایدان هەوا بۆ ئەوەی دڵنیا بین لە نوعیەتی پلێتەکە و جووری لەحیمەکە. لەگەر دروستکردنی ئەو کارگە و چەند کارگەیەکی تر توانیمان بازار هەرمی کوردستان پڕ بکەینەوە و ڕێگری بگرین لەوەی کە بەرهەمی دەرەوە نەهێنرێتە ناو هەرێمی کوردستان چونکە ئەو بەرهەمەی کە لە دەرەوە دەهێنرا زیاتر مەشاکلی بتلی غاز لەو بەرهەمە بوو کە لە دەرەوە دەهێنرا چونکە ئەو بتلەی کە ئێمە بەرهەمی دەهێنن بە کوالیتیەکی بەرز بەرهەم دەهێنرێتن نابتە مەترسی بۆ سەر هاوڵاتیان بەس ئەوەی کە لە دەرەوە دەهێنرا زۆر جار مشکلە لە سەمام زۆر جار مشکلە لە پلێتەکەی دروست دەبوو دەبووە هۆی تەقاندنی بتلی غازەکە.
لدوای توابونی قناغی سبخ کردن بطلکان حاضر دبین بو بستانی سمام لیره دا هر دستین بستانی سمام کاتی که سمامان بستا دستنو جیگا یک من هیا تایبتا با هوای تدکن لحفت تا 8 بار هوا تدکن و بطلکان کاتی که هوا من کردن و بطلکان دستی جیگا یک من هیا حوزه کی آوا بطلکان دستنا نو حوزه بو اوی دنیا بین هیچ کشی کنه لسمامکه و للحمکه دا نبید چونکه لی دنیا بین چونکه سلامتی بطلکمان یکسانه به سلامتی گانی حولکن لیره دا دنیای دا دین حولت کان من که به خمی برهمکان من بکار بین داواکاری مان لحکومت هریمی کردستان او ڕێگیری بگریت لە بەرهەمی دەرەوە نێدێت هاوردەی هەرێمی کوردستان بکرێتن چونکە ئەو بەرهەمەی کە ئەمە دروست دەکەین لە ناوخۆی کوردستان کوالیتێکی بەرزە و بە سعرێکی ئەرزانتر ڕادەوەستێتن بۆ هاوڵاتیان. بتلی غازش بۆ ئەوە پێویستە چونکە باشووری کوردستان و عێراق ئەو سیستەمای نییە کە تو غاز بگواسترێتەوە ناو ماڵان و ناو کۆمپانیەکان بۆیە ئێمە دەبێت بتلی غاز بەرهەمبێنی چونکە دەتوانین ئەو پێداوسێ بە بتلی غاز پڕ بکەینەوە چونکە ئێمە ئەو سیستەمامان نییە لە باشووری کوردستان. ئێمە ئەو بتلی غازانە بوو ناوخۆی کوردستان هەموو دەڕوات و بۆ دەرەوە کوردستانش دەڕوا بۆ جنوب و لای جنوب دەڕوا بۆ لای بەغدا و شوێنانش دەڕات.